لە دژی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و نەدانی موچە لە کاتی خۆیدا گردبوونەوە بایکۆتکردنی مامۆستایان و فەرمانبەران لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێم بەردەوامە، بەڵام هێشتا حکوومەت وەڵامی داواکاریەکانی نەداونەتەوە. بەشێک لە کارمەندان و پزیشکانی تەندروستی سلێمانی دوای پێنەدانی موچەکانیان بۆ ماوەی 3 مانگ دژی دواکەوتن و پاشەکەوتکردنی موچە گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا و داوای لابردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچەیان کردو ڕایانگەیان تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت لە گردبوونەوە و نیشاندانی ناڕەزایی بەردەوام دەبن. بەرپرسە گەورەکان یا دەوڵەمەندەکان یا هەبووەکان ڕوو لەم نەخۆشخانانی کەرتی گشتی ناکەن، ئەوان بۆ فەحسێکە چن بۆ تورکیا، بۆ هەم سیاحەتەکەن بۆ ئەوروپا چن، هەم فحوسات و نەشتەرگەریەکەن. ئەوە خەڵکە فەقیرەکەی ڕوو لێ ماکە، بۆیە داوا لە حکوومەتەکەین بۆ ئێمە پەنا نەبین بۆ وەستانی ئەم نەخۆشخانانە کە خزمەتی خەڵکی بێموچاکە، مامۆسای بێموچە، مەلای بێموچە، مۆزەفی بێموچە، پێشمەرگەی بێموچە، خەڵکی بێکەسابەت، خەڵکی بێکار بێئیش ڕوو لێ ماکە. با پەنا نەبین بۆی کە دەوام بوەسێنین، با پەنا نەبووین کە ژیانی خەڵک بوەسێنین، زووتر بەدەم سێکتەری تەندروستیەوە بێن. ئەو کارمەندانە داوایان کرد دەرماڵەی ئێشەکگریان بۆ خەرج بکرێت و موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت. لە بەرامبەریشدا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی پشتیوانی بۆ داواکاریەکانی پزیشک و کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەی نیشاندا و داوای لە حکوومەت کرد وەڵامی داواکانیان بداتەوە. ئێمە لەگەڵ هەموو دەربڕینی ناڕەزاییەکین، لەگەڵ هەموو قسەیەکین کە پێمان بگوترێ، بەڵام بەمەرجێک کە خزمەتگوزاری تەندروستی بمێنێتەوە. ئێمە چیمان دەوێت لە کارمەند و دکتۆر کە دەواممان بۆ بکەن، لەبەرەوەی بە دڵنیاییەوە ئەو خەڵکی کە ڕوو لە خەستخانەکان دەکا خەڵکێکی دەوڵەمەند نییە. ئەمڕۆ خەڵکی دەوڵەمەند سەردانێکی دووبەیش دەکا و چێکێکی خوێنی خۆشی دەکا. لەبەرەوە دەرگاکانی نەخۆشخانە و بنکە و مەڵبەندەکانمان بە دڵنیاییەوە وێڕای ناڕەزاییەکان، وێڕای وەزعی خراپەکەی کە لە کەرتی تەندروستی هەیە خزمەتگوزاری بەردەوام دەبێت. لەلایەکی تریشەوە لە شاری کەرکووک دەستەی مامۆسایانی ناڕازی کەرکووک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەیان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەروەزارەتی پەروەردەی عێراق ڕۆژی دووشەممە لە بەردەم بەڕێوەبەرایەتی کەرکووکدا گردبوونەوە ئەنجام دەدەن. ڕاشیانگەیان لە سەرەتادا بۆ 1 هەفتە دەوام بایکۆت دەکەن، ئەگەر وەڵامیشیان نەدرایەوە هەڵوێستی تر دەگر نەبەر. ئێمە هەر بەردەوام ئەبین لە ناڕازایەتی و داوا لەسەر جەمداری شوانی ئەم شارە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەکەین کە پشتیوانی خۆیان بۆ ئێمە ڕابگەێنن و هەر لێرەشەوە بانگەوازی مامۆستایان نەکەین بۆ گردبنەوەیەکی فراوان لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بۆ گەڕانەوەی ڕاژەکانمان بۆ سەر بەغدا. بایکۆتکردنی دەوام و مانگرتن و گردبوونەوەی بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەردەوامە. لە بەرامبەریشدا بێدەنگی حکوومەت بەرامبەر داواکاریەکانیان بەردەوامە و هیچ وەڵامێکی نەداونەتەوە. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیشدا کە لە ڕۆژی 11 ئەم مانگەدا بەڕێوە چوو، هیچ ئاماژەیەک بۆ جێبەجێکردنی داواکاری فەرمانبەران و مامۆستایانی مانگرتوون نەکرا. ژاڵە محەممەد ئەنارتی، سلێمانی.